هەموو ساڵێک لەگەڵ نزیک بوونەوە لە وەرزی گەرما مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا دێتە ئاراوە. بۆ ڕێگرتن لەو مەترسیانەش لێژنەی بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکە لە شاری هەولێر سەرڕێنماییەکیان بڵاو کردەوە. قەیرانی دارایی تەسیر لەسەر هەموو سێکتەرەکان هەیە. بەتاکید سێکتەری ئاویش کە ئەویش مەسەلەن کە هەست پێ دەکرێت مەشاکل تێدا پەیدا دەبێت ئەم کە وەرزی گەرما دەست پێ دەکرێت بۆی ئەو کۆبوونەوە پێش وەختەی سەرجەم فەرمانەکانی پەیوەندیدار هەم بۆ ئەوەی کە ئەو جرعاتە وقائیانەی کە پێویست دەکات لەسەر ئەو فەرمانگایانە بیکەن بۆی ڕێگەگیری بکرێتن لە ئەگەری بڵاوبوونەوەی پەتایەکی بۆ شێوەی چکەمە چەند لە 2007ەوە لە هەولێر نەبووە پارساڵیش بەڵام بە حکومی پارساڵ لە عێراق لە ناوەڕاست و باشووری عێراق بڵاو بووە. ساڵی ڕابردوو چەند حاڵاتێکی توشبوون بە نەخۆشیەکە لە شاری هەولێر تۆمار کران، بەڵام بە ڕێبەراتی گشتی تەندروستی هەولێر دەڵێت پار نەخۆشیەکە لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق بڵاو بووەوە. ئەو کەسانش کە لە شاری هەولێر توش بوون خەڵکی ئەو ناوچانە بوون. و خۆشبەختانە ئەم نەخۆشیە لە ساڵانێکی زووە لە کوردستان نەمابوو، بەڵام پارسال بەهۆی ئەوەی کە لە عێراقدا هەبوو لە ناوەڕاست و باشووری عێراق و چەند حالەتێکی لە هەرێمی کوردستان هەبوو، بۆیە ئێمە ڕێشوێنی پێویست زوو دەگرینە بەر بۆی بەو قەیرانەشدا ئێمە پێداچنەوە بکەین لەسەر هەموو تۆڕەکانی دابەشکردنی ئاو لەسەر سەرچاوەکانی ئاوڕۆکان هەروها لەسەر خواردەمەنیەکان. خواردنەوەی ئاوی پیس بوو بە هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا دەدرێت. بە ڕێبەرایەتی ئاوی هەولێریش دەڵێت هەموو دوو کاتژمێر جارێک نمونەیەک لە سەرچاوەکانی ئاوی هەولێر دەبرێتە تاقیگە و بۆ دڵنیابوون لە پاکژی ئاوەکە پشکنینی بۆ دەکرێت. تا ئێستا کێشەی لەو کێشەمان دروست نەبووە، مادەی کلۆرەکەی بە هەردوو شێوەکەی مادەی گازەکەمان هەیە، هەروە پاودەرەکەشمان هەیە. ڕۆژانە لە ڕێگای تاقیکانی خۆماندا هەروە تاقیکانی وەزارەتی تەندروستی هەولێر سەردانی بیرەکان دەکەین، هەروە سەردانی پرۆژەکانیش دەکرێتن. ئەو سامپڵانەی کە هەردوو سەعات جارێک لە پرۆژەکانی ئاوی ئیفرازی 1 و 2 و 3 سامپڵ وەردەگیرێتن بۆ ئەوەی دڵنیابینەوەی کە هیچ جۆرە نەخۆشیەک لەو ئاوەدانیە. کۆلێرا نەخۆشیەکی بەکتریای توندە و تووشی منداڵ و گەورە دەبێت. لە سەرەتادا نەخۆش تووشی ئیسالیەکی زۆر دەبێت. لە کاتی توندبوونەوەی نەخۆشەکەشدا فشاری خوێن بە ڕێژەیەکی بەرچاو دادەبەزێت و ئەگەر نەخۆش چارەسەری بە پەلە و پێویستی بۆ نەکرێت ڕوبەڕووی مردن دەبێتەوە. ئومێد چۆمانی، NRT هەولێر.